سلااوتان لەبێت ئێمە و قوتابخانەی بان گەشتێکمان کرد بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب لێرە هەستێکی زۆر خۆشمان هەیە چکە کتێبی جۆراجۆری بەسوودی لێیە ئێستا ژڕای هەنێ قوتابی وەرەگرین. سلااو لێ بەهەستە چۆن و قوتابیەک بەشداری پێشانگای نێودەوڵەتی کتێبت کردووە؟ سلااو لە ئێوەش بێ هەستێکی خۆشە زۆر کتابی بەسوود و دڵخوازی منی لێیە بڕیارم دا چەند کتابێک بخۆم. Hi, how are you? May I ask a question? Yes, of course. What is the main book for you? The meaning of a book is it teaches you a lot of good things. For example, science, it teaches you languages. And personally, I think if more people read books, the world would be a better place. Thank you. You're welcome. Hi teacher, how are you? How do you feel today in Erbil International Fairground? Hey there, thanks for asking. Well, I'm doing great. Actually, it's an extra special day for being here, and it's my privilege and an honor to be here. Well, as a band private school staff, we just decided to take a trip, and on the other hand, killing two birds with one stone. And we just decided to be in Erbil International Fairground for this year. Thank you. سلااو لێ بێ مامۆستا، ڕاچی لەسەر پێشانگای نێودەوڵەتی کتێب؟ سڵاو ئەکاتت باش ئێمەش وە قوتابخانەی بان ئەمڕۆ هەسەن گەشتێکی زانستی بۆ قوتابی خۆشەویستەکانمان بەڕاستی ینی دەرفەتێکی زێڕینە بۆ قوتابیەکانمان کە ئاشنایان دەکەین بە کتێب و قوتابیەکان زۆر چێژیان لێبینی ینی قوتابیەکان هەر قوتابیە و کتێبێکی دڵخوازی خۆی کڕی بە دڵی خۆی بەڕاستی من هیوادارم ئەم پێشانگایە زووتر بکرێتەوە پەرەی پێ بدرێت گەیشت پێ بدرێتن و سپاستان دەکەم. سپاس بۆ تۆش. Hi, how are you? What's your favorite book? Diary of One Forget. It's a fun book and I like the way that there's a lot of funny things inside it. Thank you. سلااو لێ بێت کتێبی دڵخوازی تۆ چییە؟ سلااو لە تۆش کتێبی دڵخوازی من تالیە بۆچی؟ چونکە شتی پەروەردەی تێدایە و شتی پەروەردەیمان فێر دەکات کارە ڕاستەکەشمان پێ دەڵێت. سپاس.